چۆن ئەدەبیاتی کوردی توانیوێتی کە سنووری کوردستان بپەڕێنێت و بتوانێت لەگەڵ بەشێک لە کەڵە هونەرمەندانی دیاری وڵاتانی تر و غەیرە زمانیش بتوانن کە گۆرانی بە زمانی کوردی بچڕن لە ئێستا یەکێک لە شاعرە هەرە دیارەکان وە یەکێک لە قەڵەمە هەرە جوانەکانی نێو دنیای ئەدەبیاتی کوردی کە بێگومان شعرەکانی لەلایەن دەیان هونەرمەندی دیاری کوردەوە توانراوە بکرێنە گۆرانی و پێشکەش بە هاواداران بکرێنە مێوارەیە بەڕێز مامۆستا ئەحمەد محەممەدی شاعیر لە لامان میوانە گفتوگۆکەین لەسەر نوێترین پرۆژەی بەڕێزیان مامۆستاگیان سڵاو لێبێم کاتت باش بێ زۆر بەخێر بێ ئەوەی کە من ئاشنایەتیم لەگەڵ بەشێک لە کارەکانی تۆ هەیە زۆر لە مێژە لە سەرەتای نووسینەوە کۆنتاکتێکی زۆر باشە لەگەڵ بەشێک لە کەڵە هونەرمەندانی کووردا هەیە هەمیشە شعرەکانی تۆ ئەو پەیوەندیە بوون یاخود مامۆستا ئەحمەد محەممەد خۆی ئەو پەیوەندیە بووە سەرەتا بەر لەوەی بەڵامی پرسیارەکەی جەنابەت بەمەوە من زۆر بەداخەوم بۆ ئەو ڕووداوانەی کە لە چەند ڕۆژی ڕابردووە ڕوویدا کە کاریگەری لەسەر هەست و نەستی هەموماندانە هیوادارم هەموو هێزە گەورەکان هەمویان هەوڵ بدەن کێشەکان بە دیالۆگ و گفتوگۆ چارەسەر بکەن چونکە شەڕ هیچی لێ سەوز نابێ لە ماڵوێرانی زیاتر هیوادارم ئاشتی باڵ کێشێ بەسەر ناوچەکەمانە و هەمومان لەژێر سای ئاشتێکی گەورەدا بژین. بۆ وەڵامی پرسیارەکەشت ئەلبەتە من قەڵەمێکی دیارم دەمێکە لە سەرەتای گەنجێتیمەوە هەتا ئێستا لەم بوارەیە کارم کردووە هەر هێشتا کەس دەناسیم مامۆسای گەورە مامۆستا شێرکۆبێ کەس ئەو کاتە کە بە چەند دەقێکی منی بینی بوو منی بە ئارمی شعری گۆرانی کوردی ناوەزەند کرد مامۆستا بێژەنی کامکار منی بەدڵی مۆسیقای کوردی ناوزەند کرد کە و کات 25 ساڵ لەمەوبەر زۆر لە نووسەران و لە هونەرمەندانی گەورەی پێش من نووسینیان لەسرم نووسی قسەیان لەسرم کرد هەموو ئەم پاشخانەی کە هەیە ئێستا منی کردووە بە ئەحمەد محەممەدی شارەکان هەمیشە چێژێکی تایبەتی هەن مامۆستا جگەل لەوەی کە بکرێن بە گۆرانیش ئەگەر بە شعریش گوێمان لێ بێ هەمان چێژمانەیەنێ هەموو کات ئەوە پرسیارێکی زۆر جوانە کاتێک ویستت دەقێک هەڵسەنجێنیت هەر بە گۆرانی گوێی لێ مەگرە دواتر بچۆ بە شعر بە نووسین بیخەرە بەر نەشتەری لێکۆڵینەوە و وردبینی تیا بکە جوانی لە شعرا تەنیا لە ناو گۆرانەکانی چکات جاری وایە هەنێ وشە هەیە ئاواز ئەوەنە جوانی یەکات خۆی بە خۆی ئەبێ بە تێکستێکی زۆر جوان بەڵام کاتێک خوێنیتەوە چەند وشەیەکەوەی چیتر نییە بەڵام گرنگجی شعری لیریک لەوەدایە کە وێنەی تیابێ کە هەڵگری مۆسیقا بێ خەسڵەتی ئینسان دۆستی تیابێ لایەنەکانی ژیان فەراهەم نەکە وێنەی تیابێ ڕەنگی تیابێ زۆر لایەنی تر بەڕاستی ئەمانە هۆکارن کە بۆ پێشخستنی شعری گۆرانی لە هەموو دنیادا ستایلێکە و تایبەتمەندی خۆی هەیە زۆر شعر هەیە مزەیفن بەڵام نەکەوتونەتە ئەو حاڵەتەی کە پێی بووتێ شعر بەڵام کراویشن بە گۆرانی بەڵام دواتر کاتێکێتەوە ئاوازەکە سەرکەوتن بەدەزێنێ یاوتنەکە سەرکەوتن بەدەزێنێ پێشبڕچێی شعر و ئاواز و وتن و ئەوانە لە ناو گۆرانیە هەیە یعنی کاتێک تۆ شعرێگە نووسێ بێ پێشی پرچێ لەگەڵ ئاوازەکەی بکەیت تۆ هەوڵبەی لە ئاوازەکە جوانتر خۆت نمایشکەی کاتێک ئاوازدانەر هەوڵەدا جوانتر ئاوازەکەی خۆی نمایشکا لە شعرەکە دواتر کەوێتەوە سەر کلیپ کەسێکیت وێناگری هەوڵەدا بە کلیپ وێنەکانی خۆی نمایش بکات لەناو ئەم شعر و ئاواز و هەمووی پەیوەستە بەیەکەوە بێمە سەر نوێترین پرۆژەت کۆنتاکتێکی باشەوە گوتم لەگەڵ بەشێک لە کەڵە هونەرمەندانی کورت هەیە بەس ئەم جارە جیاوازترە ئەو کەڵە هونەرمەندی کە ئێمە هەمیشە لە تایتڵی گۆرانیەکانیە هەمیشە ناوی شاعر نەزار قەبانیمان لە بەرهەمەکانیا بینیوە ئەم جارە جیاوازتر لە کارێکی نوێە کە ئەو هونەرمەندەش هونەرمەند کاڵم ساهێرە کە زۆر بەڕێز مامۆستا ئەحمەد محەممەد
شارێکی تایبەتی بە زمانی شیرینی کوردی بۆ نووسیوە و ئەکرێتە بەرهەمێکی دیار ئەم جارە گۆرانی بێژێکی عراقی بە زمانی کوردی و بە شاری مۆمەز ئەحمەد محەممەد بەرهەمان پێشکەشەکە. من ئەگەر باسییان بەرهەمە بکەم بەڕاستی بڵێم ساڵێک شتێک کەمترە خەریکیان بەرهەمەین. چەند مانگێک لەمەوە پێش لەم بەرنامەیە بەشدار بووم ئەو پەیوەندیم دروست کردو بەڵام خۆ تۆ ناتوانانی هەموو کۆنتاکتەکان بڵاوکەیتەوە تا بەرهەمەکەیەتە ئاراوە. ئەلبەتە خودی کازم سایر بیرۆکەی خۆی بووە کە شتێکی وا دروستکات. من لێرە سپاسی کۆمپانیا فێستیاڵەکەم بۆ بەرهەمێنان و دروستکردنی ئەم بەرهەمە هیوادارم نمونەی کۆمپانیەکانی تریش چاو لەو بکەن بۆ دروستکردنی شتیوە. ئەلبەتە داوای ئەوەی کردبوو کە بەشە کوردیەکەی شاعیرێکی بۆ بدۆزنەوە. هەم کوردانی ئیدارەی ئاسیا و هەم کوردانی نزیکی خۆی لە ناوی فرقەکەی خۆی و هەم لە ئەمریکاش ناونیشانی منیان پێدا بووی ترەوە بوو پەیوەندی پێوە کردم مدیری نووسنگەکەی ئوستاز هومام وتی ئەوان پێڵەن ئەبوو ئیسلام بە زمانی خۆیان وتی ئەبوو ئیسلامەیە خۆی قسەت لەگەڵا بکە کاتێکی دروستکەن بەیەکەوە کە تەلەفۆنی بۆ کردم وتم ئێستا لە دەرەوەم ئیتر ئەو بوو کاتێکمان دروست کرد قسەمان کرد لەسەر ئیشەکە چۆن بێت چۆنە بێ چەند پێشاتێکگاتە پێشەوە ئیشەکە چەند مانگێک دواکەوە بەس هەر پەیوەندیمان هەبوو. ئیتر کازم سایر بەڕاستی جوانی و شیرینیەکەی ئەگە تۆ تەماشا بکەی هەر لە کاتێک تەماشای کلیپەکە ئەکەی ئەنووسێ ئەشاعیر الکەبیر نەزار قەبانی یعنی ڕێزگرتنی بۆ شاعیرەکان دیارە بەداخەوە لە ناو زۆر لە نەوتەوەکانان گۆرانی بێژیان ناوی شاعیرەکەش نانووسێ. ئەمە هەر لێەوە تۆتوانی گەورەی و جوانی و محیبەتیان پیاوە بخوێنیتەوە بۆ گەورە تەماشاکردنی شاعیر. ئیتر قسەمان کردوتی من ئاوازەکە داهانێم بۆ دەنێرم تۆش بەشە کوردیەکەی خۆ ئەتوانی بە کوردی بەشەکە لەسەر ئاواز دانیت. بەڕاستی من چەند تەجربەیەکم مەبوو لەسەر ئاوازدانان شتی وام کردبوو ئیشێکم کردبوو بۆ فرقی سەمفۆنی وەڵندی لە مامۆستانامدارگینی کردو ئەمانم بۆ نرد. ئیتر دواتر هینەکەی بۆ ناردم ئاوازەکە بە نۆتەی سەماعی یعنی بە دەنگی خۆی. ئیتر لە ڕاستیە هەموویم جێبەجێ کرد کێشێ حەزێکرد کەس نازانێ حەزێکرد شتەکەمان تا تەواو بێت نەتیجەکەی دەرکەوێ. تر ڕۆژێک تەحویلێک لەناو ئاوازەکە بوو بەڕاستی من لەبەرەوەی نازانم خوێنمەوە مۆسیقی نیم تەلەفۆنم بۆ مامۆستا عەدنانی خۆشەویست کرد وتی وەرە بۆ ماڵەوە با بۆت بخوێنمەوە تر مامۆستا عەدنان نۆتەکانی بۆ جیاکردمەوە وتی ئەمە لەوێ ئەوەیەوەشەوەیە زۆر سپاسێکم لێرەوە گەورەی نوان. ئیتر شتەکەم نووسی و بۆم نرد زۆری بەدڵ بوو بەڕاستی ئیتر گۆڕانی بەسەرا نەهاو بەزەونەوتی معناکەیم بۆ بنێرە بە معناکەیەوە بۆم نردەوە هەر زۆر بەدڵی وتی سووەڕی چیتیایە ئیتر مناقەشەی نەکردەوە بڵێ ئەی گۆڕین یا شتێک بەدڵی بوو زۆر بەدڵی بوو. چاوپێکەوتنێکی تایبەتان پێکەوە کردووە پێم خۆشە لەگەڵ بینەرانە پێکەوە چاوپێکەوتنەکە ببینین و دیدارەکە کۆمەڵێک دڵنیام بابەتی زۆر تایبەتی هەم هوەری هەم ئەدەبیشی تیا گفتوگۆ کراوە. پێکەوە بینەرە بین کە ئەحمەد دواترە گەڕێنەوە فەرموو با پێکەوە بینەری بین.
دیارە بێگومان مامۆستا ڕووخۆشێکی زۆر تایبەت هەبوو و ئەو وشانەی کە لە سەرەتای بینینەکەەوە ئەحسان عاشەت ئیدەک ئەوە کەوایە زۆر بەدڵی بۆ دەستەکانت خۆش بێ و زۆری جوانن ینی وشەکانی تۆ ئافرین ئەم هەستە چۆن بوو بۆ تۆ؟ بەڕاستی کاظم تایر خۆی پیاوێکی زۆر شیرینە لە پێشوازی خەڵکە ینی سادەیەکەی بێوێنەیە ئەمە نکۆڵی لێ ناکرێت بەڕاستی کاتێک کە لە دوورەوە پێشوازە گەرمەی لێکردمۆمانە یەکسەر داغڵ بوو بە ناو جوانی شیعرەکەش ئەو کە تەماشای ئەزمموی منی کرد و تەماشای ئیشکردنی منی کرد لە ڕابردوومە بۆیە یەکسەر هاواری کردوتی حەسەند ئاژی دەک یعنی ئەمە لەوە ئەگەێنێ کە زۆر بەدڵی بوو شەگەی زۆر بەدڵ بوو بە منی وتی جوانی ئەم دێڕیتوە لەوەیە سپۆری تایە مۆسیقای تیا بوو من نەچەنە هەستم نەکردووە زمانێکی تراڵێ مەستم کردووە لە زمانی شیرینی خۆمایە ئەو لە مۆسیقای تیا بۆ لە ناوچەکە کای بە پرسیاری ئەوە بکەم تا چەند کازم سایر ئاشنایە بە ئاوازی ئێمە بە شعری ئێمە کاتە ڕاست ئێمە هەموو لە بڵین لە سنوورێک و لە عێراقین بەڵام دواتر ئێمە نەتەوەیکی جیاوازی زمانمان جیاوازە کللتورمان جیاوازە زۆر بابەتی ترێت پەیوەستە بە ئێمەوە لەوانێمە تەجوبەیەکی جیاواز بێ هەم بۆ تۆ لە نووسینە و هەم بۆ کازم سایریش ئاشنا بوو بە هیچ کام لە گۆرانیە کوردەکان لە ئاواز و موزیک و لە شاری کوردی من پێشەوەی بەڕێز کازم سایر ببینم 15 ساڵ لەمە پێش دابیشم بینیوە بڵاویشم کردوەوە دانیشتم لەگەڵیا بوو و چەندین هونەرمەندی تری ئادەمین بینیوە چەند هونەرمەندێکی تر بەڵام ئەو توانایی لە کازم سایرا بینیومە بەرامبەر بە خوێندنەوە بۆ خۆشەویستیش بۆ کورد لە هیچیانە نەمبینیوە هەستی پێەکەیت گۆرانی هەر خۆی بۆ خۆی کە تۆ دێڕێکی کوردی بە کوردی بڵێ ئەمە خۆشەویستیە بۆ کورد ئەمە یەک دووش کازم ساهێر زۆر ئاگاداری مۆسیقا و کەڵچەری ناوچەکەی نەک بەتەنیا کورد لەبەروی خۆی کەسێکی مولەحینێکی مەشهورە توانایەکی لە ڕادە بە دەریە مۆسیقێکی زۆر بەرزە خۆی شعرە نووسێت بەڕاستی خۆی تەرخان کردووە بۆ بوارەکەی خۆی بە خۆڕای پێی ناڵێن قەیسار نازناوی سەفیر لوقنیە لە عەرەبی پێ نابەخشن تۆگە دیقەت بێ پێش ئەم چەندین گۆرانی بێژی تر هەبووە کەوکە بە شەرق کەلسوم فەریدە تڕەش بەڵامی چیان هەوڵیان نەداوە وەکو ئەم بە کوردی گۆرانی بڵێن یعنی ئەمە بێ بەڕاستی سپاسی بکەین کە چەندێ ڕێک بە کوردی ئەڵێت باشە ناڵم کی بەرهەمەکە بڵاو بێتەوە بەڵام لە ئایندێکی نزیکە بەرگوێی هەواجارانەکەوێ بەڵێ خۆی ئاسیا بڵاویەکاتەوە و لای خۆیان و بڵاویەکەنەوە بۆ هیواین دڵنیام کە بەرهەمێکی زۆر تایبەتە بێ مامۆستاگیان جگە لەم بەرهەمە بێگومام کە سەرقاڵبووی ئەم ماوەیە بەم بەرهەمە و نووسین وەکو خۆت ئاماژەت پێکرد سەرقالێکی زۆری هەبووە شعری نوێکی هەیە وەڵی پرسیارە وەکو ئەزانی چیم لێ کات جاری پێشوش کە لێرە مقابلەم کرد ئەوە پرسیارت لێ کردم و پەیوەندیم هەبوو لەگەڵ بەڕێز کازم ساید بەڵام من ئیشم زۆر لەبەردەستایە ئیشی گەورەش یعنی هیچ لەم ئیشەکەمتر نییە بەڵام ناتوانم ئێستا باسی بکەم چکاگە نەکرێت بۆ من خۆش ناکەوێتەوە زۆر ڕاستە بەڵام بەس هەمیشە جگەل لەم ئیشە تایبەتانە کە بەئەنجامی گەینی ئێمە هەمیشە چاوەڕێی دیوان و دیوارێکی چاوەڕێی شعری چەند ڕۆژێگە کاک نافڕ ئاوازێکی بۆ نادوم شعری لەسەر نووسم کاک کەمال محەممەد شتێکم هەیە لەگەڵ ئینە ئیشم یعنی هەیە بەڵامی تر شتەکان ناتوانم ینی لێرە دەرنیشانیان بکەم بڵێم چیە و چی نییە بەڵام من بەڕاستی بە ڕاستی جاران ئیش ناکەم هەر ئیش بکەم و بڕواایانی شەکەم جێگا نەگرێ بەڕاستی نامەوێت ئیش بکەم یعنی معقول نییە تۆ دانیشیت شعرێ بنووسیت تەمەنی گۆرانێکە مانگێک بێت 3 مانگ بێت ئینسان بەڕاستی کە گەیشتە بەردەمی بەرپرسیارەتی یاقا ڕێز لە ئەزمموی خۆی و لە هوەری خۆی و لە توانای خۆی و لە بەرامبەریش بگرێت ئەمانە وای کردووە کە
من ئێستا بە ئاڕاستەیەکی تر ئیش دەکەم. مامۆستا کەوای باو هەلە بخوازمەوە پرسیاری ئەوە بکەم تا چەند گرنگە کە شعرێک کە بەو شێوە لایەن شاعرێکی گەورەوە ئەنووسرێت هەم بتوانرێت ئاوازێکی جوانی بەبەرا بکرێت هەم هونەرمەندێکی دیار و دەنگخۆش بێڵێتەوە و لەگەڵ ئەمەشە بۆ ئێستا بەرهەمەکان وەکو جاران نامێننەوە. لەبەر یەک هۆکار بەرهەمەکان وەکو جاران نامێنەوە تۆ تەماشاکە هونەرمەندێکی گەورەی وەکو کاظم سایر لەو لە ئەمریکا بوو کە پەیوەندی بە من کرد لە سەفەر بوو لێو پەیوەندی بە شاعیرێکی کوردەوەکە خۆی هزار کوردی تر هەیە ئیشەکەی بۆ بکات و پەیوەندی بە منەوە نەکا بەڵامەوە چێ دۆزێتەوە کەسێکە دۆزێتەوە کە ئەزمموی لە ئیشەکەیە سا بەداخەوە گۆرانی بێژەکان خۆی شعرە نووسێ خۆی لە حەندانێ خۆی کلیپەکات خۆی هەموو ئیشەکانەکە ناکرێت تۆ هەموو شتەکان هەرخۆت بیت ئەکرێت شەپۆلێبی بەرەو ڕووی شەپۆلێکی تر بڕۆی تابگەیە دروستکەی ئەگە بە تەنیا بڕۆیت ئەگەیتە کەنار و ئەمریت لەبەرەوە بەداخەوە ئیشەکان بە جەماعی ناکرێت ئێستا یعنی لەوانەیە کەسێک لە ماڵەوە دانیشێت ئێستا تەنێ دوای لاتوە ئاوازێکی بەرێ خۆی تۆزیع دەیات یعنی ئیتر ئەو بیلەوە ناکاتەوە ئەمە ئەحساسی تیانە بە دوای ئەحساسا بگەڕێ لەبەرەوە ئەم ئیشی جەماعی سەرکەوتن بەدەزێنێ جەماعیەک بەدڵ بیکەن هەوڵی بۆ بن هەڵبژاردننی وشە لە شارەکانی مامۆستا ئەحمەد محەممەدە هەمیشە زۆر تایبەت هەڵەبژێرێن هەمیشە لە ناخەوە ئەگەر وشەکە بە تەنها لە دێڕەکەش دەرکەیت مانای خۆی ئەبەخشێت ئەم ڕێچکەی تا چەند گرنگە بۆ شاعیرانی ئەم نەوەیە بۆ ئەم سەدەیە کە فێر ببن ئەوانی کە ئێستا گەنجن دەست ئێنە قەڵەم بەم شێوەیە بنووسنواتە بە کوردیەکی پەتی جوان و کۆمەڵێک وشە وشە سازی دیار لە ناو زمانی کوردیا بتوانن بەکار بێننەوە دووبارە زیندوی بکەنەوە. من لە ڕاستیە هەرگیز خۆم بەوە نەزانیوە کە بتوانم ڕێنوێنی کەس بکەم ئێستا بە تەمام کەسێک ببینم شتێکی لێوە فێر بم ئەتا و دقەی مرۆڤ ئاچێتە گۆڕەوە هەمیشە بە دوای زانیاری ئاگەڕێ زانیاری شتێک نییە لە تۆن بێسا کاتێک زانیاری وەرەگریت ئەو مرۆڤە باڵانسی بەرزە بێتەوە بەڵام من بە نیسبەتی شیعرەوە بە پێی ئەو ئەزمونەی خۆم من ئەو ئەزمونەکەی خۆمیان بۆ باسەکەم نەگەوەی بەڵام زانیاریانە ئێمێ ئەو ئەزمونەی من زۆر گەنج بووم خۆم فێری عەرەبی کرد ئەگە عەرەبیم نەزانیا بچوومە بەلای کاظم سایر بۆیە متەرجیمێکم لەگەڵ خۆم بەبەردایە یا شەوان کە تەلەفۆنی بووە کردمە بۆیە پەنام بۆ متەرجیم لە بەبەردایە من فارسی مەزانی کە چوون بەلای داویش ئەوە کاکسادار و کاکبەردانوان لەگەڵ مابوون تەرجەمەم بۆ وانیش کردووە هەوڵ بە زمانەکانی تر کەڵچەرەکانی تر چەند زمان بزانیەوە نە مرۆڤی تری لە ڕێو زمانانەوە تۆ شەکە شیرینەکانی وڵاتی خۆت ئەناسیتەوە من هەتاکو چەند ئەو زمانانەم نەبزانی بووە زمان وشە هەیە لە ناو لە هەندستانەوە هەتا ئیتالیا ئەملاتری ئیتالیا هەر ئەوەی پێبوون بوونە وشەی ئەشکەنجامیە ئەشکەنجەی پێڵێ کورد تورک فارس ئەفغانی مەبەستم لە ئەوەیە زمانزانین خاڵی یەکەمە زۆر گرنگە تۆ زمان بزانی چکە جاریتی لە بەرنامەی ترا باسم کردووە لە مامۆستا شێرکۆ بێکەسیان پرسی حەزت دەکرد چی دەوەتی حەزمەکرد چاوێکم نەبووە بەس ئینگلیزیێکی باشم بزانیە لەبەری بە ئینگلیزی بنووسیە من هەڵێم گەنج ناتوانن خۆیان فێری زمان بکەن هەوڵ بن فێری زمان ببن زمان زۆر گرنگە مامۆستایان زۆر خۆشحاڵ بووم لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان بوویت ئەگەر هەرچیەکت ما بێت فەرموو من سپاسی کورسات دەکەم هەمیشە کورسات بۆ جوانە کە ئەو ڕیتمی خۆی تێک نایات هەمیشە دوو لە سیاست و دوو لە هەموو دنیایی کە ئاڵۆزاوە بەیەکە هەمیشە لە خزمەتی هونەر و ئەدەبی کوردیایە دەستان خۆش بێت یەکمان ماڵی هەمووانە و ماڵی تۆشە مامۆستاگیان سوپاس بۆ بەڕێز مامۆستا ئەحمەد محەممەد شاعیر کە لە ئێستاە لە پرۆژێکی نوێ لەگەڵ هونەرمەند کاظم ساهرا کارێکی نوێ پێکەوا بکەن دووبارە بەخێر بێ مامۆستاگیان سوپاس بۆتەوە